بۆ دووەم ڕۆژ لە سەریەک کۆبوونەوەی ناسایی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ ئیسلامی لە سەرپرسی بەستنی چوارەمین کۆنگرەی حزب بەردەوامی هەیە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و هەنگاوانەی باڕاستی بەستنی کۆنگرەی کۆمەڵ ئیسلامی دەنرێن لە سلێمانی ڕاستی حەمامین پامنێری پێم ڕاستە و خۆوەردەگرم ڕاستی سڵاوت دەبێت. ئامادەکاریەکان بە شوێگەیشتون ئەمڕۆ چوتراوە سەبارەت بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵ ئیسلامی. کارزان سڵاو لێەوە لای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە بۆ دووەمین ڕۆژی لە سەریەک بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا عەلی باپیرەمیری کۆمەڵی ئیسلامی و ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تایبەت بە کۆنگرەی چوارەم بەردەوامە و گفتوگۆکان تایبەتن با کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە دوێنێەوە گفتوگۆکان دەستی پێ کردووە بۆ پەسەندکردنی ئەو ڕەشنووسەی کە لیژنەکان کە لە کۆبوونەوەی پێشوودا پێک هاتبوون ئامادەیان کردو و پەسەند بکرێنەوە بە تایبەت پەیڕەوی نێوخۆی کۆمەڵی ئیسلامی و بۆ ئەوی دوایە کە ئامادە بکرێت و بڕاتە نێو کۆنفرانس و کۆنگرەوە گفتوگوی زیاتری لەسەر بکرێت. من بۆ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکە بەڕێز مامۆستا ڕزگار قادرم لەگەڵای ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا سڵاو لێبێت و سوپاسم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ لە دوێنێەوە ماسیشتان کردو و تا ئێستا گەشتون بەچیوە ئەمڕۆ کۆبوونەوەکەتان چی تا باسەکەێت؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە کۆبوونەوەی سەرکردایەتی بەردەوامە و تەوەرەی سەرێکی تا ئێستا تاوتێکردنی پێڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیە لە دوا بەشەکانی ئەو پاکێزەداین چونکە لیژنە ڕاستپێرداوەکانی پێشووی ئەنجومەنی سەرکردایەتی چوار پاکێجیان ئامادە کردەوە. چوار پاکێجە بڕێر وایە کە ڕای سەرکردایەتی لە سەدەر بڕێت بێتە ڕاشنووسێک بۆی بچێتە بەردەم کۆنفرانسە ناوچەیەکان دوای ئەوی ئەنجامدانی کۆبوونەوە گشتەکان کە لە سنووری مەڵبەندەکان و ئۆرگانەکانی تری کۆمەڵی ئیسلامیدا بەڕێوە دەچێت. تا ئێستا ئەوەی کە قسەی لەسەرکراوە بریتە لە پەیڕەوی ناوخۆی حیزب. مامۆستا ڕزگار دوای پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆی حیزبەوەی کە ئامادەکراوە ئایا قسە لەسەر ئەو پرۆژانە دەکرێت کە لیژنەکانیش دیکەش ئامادەیان کە لیژنەی ئامادەسازی و لیژنەی پلە؟ گومان لەوە دانیە هەموو لیژنەکان کۆمەڵێک ڕاستپاردەیان هێناوەتەوە بەڵێ هەرێکێک لەو ڕاستپاردانە بە نەزەری ئەتیبار وەرگیراوە و گرنگی و بایە خۆی پێدراوە بە تایبەتی شەوانەی کە لەلایەن لیژنەی ئەمەدەسازی و زەمینەسازیەوە پاکێجێک ئامادەکرا بوو و ئەو بڕگانێک کە وابەستە بوون بە پەیڕەو لە کاتی تاوتێکردن و گفتوگۆکردنی ئەو بڕگانە لە پێڕەودا ڕای ئەو بەڕێزانەش تاوتێکراوە و دەنجی لەسەرداوە. بەڵام دەمێ ئاماژ بۆ بکەم کە ئەمە لە ڕاستیدا ئامادەکردنی ڕەشنووسێکی ئەو پاکێجانەیە بۆ کۆنفرانسە ناوچەیەکان ئەگەرنە دوابڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی و دوابڕیاری حیزب نییە بۆ چۆنێتی بەڕێوەچوونی حیزب لە داهاتوودا. مامۆستا ڕزگار بە پێ و ڕوتی کۆبوونەوەکان کە بەڕێستان ئێستا لە هاتنە دەرەوە لەبەر ڕاستەخۆکەی ئەمە چاوەڕێیەکە ئەکرێت ئەمڕۆ کۆبوونەوەکە بە دوایی بێت؟ لە ڕاستیدا ئەوەی کە گرنگە ئەوەیە کە چۆن کۆبوونەوەکە سەرکەوتوو بێ و پاکێجەکانی بە سەرکەوتووی ئەنجامدا. سەبارەت بە ماوەی کۆبوونەوەکە زۆر بەلامانەوە گرنگ نییە داخۆ ئەمڕۆ کۆتایی پێدێ یاخودنا بەڵکو ئەوەی کە زۆر بەلامانەوە گرنگە ئەوەیە کە بتوانین ئێمە ڕەشنووسێک لە هەر چوار پاکێجەکە چۆنەتی ئەنجامدانی کۆبوونەوە کۆنفرانسەکان کە ئەمە پاکێجێکە و پاشانش پێڕەوی ناوخۆ پاکێجێشترە پلان استراتیژیەتی کۆمەڵی ئیسلامی بۆ داهاتوو پاکێجێکە پاشان پاکێجی چوارەمیش بریتە لە دی و تێڕۆینی کۆمەڵی ئیسلامی بۆ خزمەتگوزاریەکان و چۆنەتی بەڕێوەبردننی وڵات ئەوانە چوار پاکێجی گرنگن کە لە لیژنەکانەوە هاتوونەتەوە. گرنگەوەیە کە لەم کۆبوونەوەی سەرکردایەتی ڕای خۆی لەسەر ئەو چوار پاکێجە بە تەواوی بە ڕاشکاوی بە شێوەیەکی زۆر برایانە و شەفافانە ئاماژە پێ بکە پاشانیش نزیکە کۆڕایەک لەسەر پرۆژەکە دروست بێت بۆ ئەوەی کە ڕاشنووسێکی بەهێز بخێنە بەردەستی ئەندامانمان لە کۆنفرانسە ناوچەیەکان. مامۆستا ڕزگار هەنگاوی دوای پەسەندکردنی پرۆژەکان ئەوترێت پێکهێنانی لیژنەی باڵایە بۆ ئەنجامدانی کۆنفرانسە ناوچەیەکان ئایا هەر لەم کۆبوونەوەی ئەمڕۆیە ئەو لیژنانە پێکدێت بۆ کۆنفرانسە ناوچەیەکان؟ بەڵێ گومان لەوەدانیە کە تەڵان دوای پەسەندکردن و دوای دەربڕینی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی لەسەر ئەو پاکێجانە و کۆبوونەوەیشتری ئەنجومەنی سەرکردایەتیش بە ئامادەبوونی ئەنجومەنی دامەزرێنەران کە ئەویش ئەنجومەنێکی تری کۆمەڵی ئیسلامی کە ژمارەیەک برا و خوشکی بڵێن سەرەتای دەستپێکی ئەم کارەوە دامەزرێنەر و ئەوانەی کە لە پێشتردا لە سەرکردایەتی و خیاردەدا بوونەوە هەندێکیان لە پۆستە پەرلەمانی حکوومیەکان ژمارەیەک لەو برایانە و لەو خۆشکانە کۆبوونەوەیشتری سەرکردایەتی دەکرێت دواتر کۆنفرانسەکان دەکرێت. بەڵام سەبارەت بە تەشکیلکردنی لیژنەی
باڵای ئامادەکاری کۆنگرە بە تەکیت ئەمڕۆ قسەی لەسەر دەکرێت. سپاس بۆ ڕێز مامۆستا ڕەزاد قادر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. کاکە زانم لەمەوێ ئاماژە بۆش بکەم کە دیارە هەنگاوەکانی بەستنی چوارەمین کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی ماوەی 4 مانگە دەستی پێکردووە و ئێستاکەەوە تا لە دو قۆناغەکانی ئامادەکاریە کە ئەگەر بێت و لیژنەی ئامادەکاری کۆنفرانسە ناوچەیەکان پێک بێت ئەو کاتە تەنها ئەوەندە ئەمێنێت کە لە کۆنفرانسە ناوچەیەکان تاوتوی ئەو ڕەشنووسانە بکرێت کە ئەنجومەنی سەرکردایەتی پەسەندیان نەکات وهروها ئەندامانی کۆنگرە دیاری بکرێن. سپاس بۆ زانیاریەکانی تۆ ڕاستی حەمامین لە شاری سلێمانیەوە.